دیمەنێکی ترسناکە هەڕەشە لە دانیشتوانی شارێک دەکات. کانگای نەخۆشیە مەترسیدارەکانی وەک شێرپەنجەیە. ژینگە پیس دەکات و کاریگەری درێژخایەن بە دوای خۆیدا بەجێ دەهێڵێت. ئێرە ناوچەی تانجەڕۆیە لە پارێزگای سلێمانی. گەورەترین زبڵخانەیە لە سنووری پارێزگای سلێمانی ئێرە تانجەڕۆیە. بە جۆرێک زبڵی تێدا فرێدراوە. ماوەی 20 ساڵە خۆڵ و خاشاکی سنووری پارێزگای سلێمانی لێرە ڕژێنراوە. بەشێکی ژێر زەوی کەوتۆ، بەشێکیشی بەم شێوەیە کەڵەکە بۆتەوە. وەک لە وێنەکانی باگراوندی من دیارە ژمارەیەک مناڵ و مێرمنداڵ و گەنج بژێوی ژیانیان لەم زبڵخانەیە بەدەست دەهێنن. ئەمە بابەتەکەی ئێمە نییە. لە بەرنامەی کێنەستۆری ئەم جارەدا پرسین بۆچی ئەم زبڵخانەیە بەم شێوە فراوانە تا ئێستا چارەسەری بۆ نەکراوە؟ هۆکارەکەی چییە؟ بۆچی لە سنووری پارێزگای سلێمانی بڕیار بوو 2 کارگەی ڕیساکرین دروست بکرێت بۆ ئەوەی لە دەرەنجامدا ئەم خاشاکە ڕیساکرین بکە تا ئێستا بەردی بناغەکەیە و هیچ شتێکی کە دیار نییە. بۆنی، تامی، ڕەنگی هەمووی ناشیرینە. ئەوەی بێ لێرە تەنها 1 دقە بەرگەی ئێرە ناگرێت. هەوا پیس بووە، ژینگە پیس بووە. دانیشتوانی گوندی ئەم دەڤەرە چۆڵیان کردووە یان لە ماڵی هەر یەکێکیان بە وتەی خۆیان چەندین نەخۆشیان هەیە. تەنانەت هەندێ لە شارەزایان و خەمخۆرانی بواری ژینگە دەیشوبهێنن بە کیمیا بارانکردنی ئەم سنوورە. ئایا بەرپرسان لایەنە پەیوەنددارەکان شارەوانیەکان ڕۆژە لە ڕۆژان هاتوون لێرە ئەم بۆنە ببیستن، ئەم بۆنە بکەن، ئەم دیمەنە ببینن؟ هەوا پیس بووە، ئاو پیس بووە، خاک پیس بووە. تاک بە تاکی دانیشتوانی ئەم دەڤەرە یان نەخۆشن یان ئەگەری توشبوون بە نەخۆشیەکانی شێرپەنجە و چەندین نەخۆشی پێست و نەخۆشی هەناوی ترەوە هەیە. لەگەڵمان نابێت بۆی بەوردەکاریەوە لەم بەرنامە بە دوواداچوونتان بۆ بکەین. چارەکە سەدەیەک لەمەوبەر ئەم ناوچەیە شوێنێکی گەشتیاری بوو. دانیشتوانەکەی لە ڕێگەیە و ئاوەی لە کانیاوەکان و هەڵدەقوڵا زەویزارەکانیان تێر ئاو دەکرد. بەڵام لەوە بەدواوە وردە وردە ناوچەکە دەگۆڕێت بۆ شوێنێکی پیس کە تەنها نەخۆشی دەکاتە دیاری بۆ دانیشتوانەکەی. ئەم زبڵدانە کە ڕووبەرەکەی نزیکەی 82 نمە دەکەوێتە باشووری ڕۆژهەڵاتی شاری سلێمانی کە تەنها 10 کیلۆمەتر لە سنتەری شار و 2 کیلۆمەتر لە گەڕەکەکانی قەراق شارەوە دوورە. هەروەها چەندین گوند لەم سنوورە بوونیان هەیە کە لەگەڵ بۆن و کاریگەریەکانی ئەم پاشماوانە بەرکەوتنیان هەیە. خەڵکەکە باز لەوە دەکەن بەهۆی ئەو پاشماوانەی لێرە فرەدەدرێت تووشی چەندین نەخۆشی بوون و ژیانیان هەراسان بووە. ئەوان ڕوویدەمی گلەیان لە حکومەتی هەرێم و حکومەتی خۆجیەی پارێزگای سلێمانیە کە تا ئێستا هیچ چارەسەرێکی بۆ نەکردوون. ئەمە لەنەو یەک و هاتوین تۆ ئەم دەیە ئەوەدامان کردێتەوە. ئیتر لەنەوە یەک و تقریبەن لە پێش ئەوەشەوە نەگەنەوە یەک ئەم مۆزوعی بۆ ساخەوشتە هەر لێرا بووە هاتوویاندا ئەم منتیقەی ئێمە. ئیتر ئێمە ژیانمان خۆ من بە حەقیقەت قسە بۆکەم ژیانمان نەبوو بەدەست حاشا لە ڕووی حازری و کەناڵەکەیش سەگ و گورجی ئەم وەساخەیەوە. ئەجا لەگە ئەوە شابووک و ئەومان لێ حرام بووە ئەوی چەمەکەەوە ئێتە ناو چەمەکەەوە هیچ هەمووی بیرمان لیاوە. ئەجا دوای ئەوەشی قەناعەتم پێ بکە ئەم دێ چلماوە لەم چلماوە ئێستا چ زەلامی ساقیتیان نییە بەبێ یعنی ئەوەی کەمە بەسم ئەوە بێسە بۆ ئێوە ئەم قسەیە بکەم بە حەقیقەت قسە بۆکەم. ئیسا من 3 سەر خێزانم خۆشم و ئایلەکەشم و کچێکی تازە پێگەیم هەیە بە گەورەی خوا هەرچێکمان نەخۆشین. ئیسا سەرمانەیە بۆی سۆشتیمان ئەو بەرم بەشاعی بگرم بە شۆڕش خێزانم ئەلعانەوەتا خۆیکی بلەکەوتووە. خۆشم ڕەبووەمە من وڵا تقریبا 10 ساڵە بێت. ئەو دووکەڵێک کە ئەیبینی ئەمانە خۆزگا زووبات نایە متان دیایە چۆن ئەم دیێ ئێمە ئەو دووکەڵە بەسەریان نیشت بوو ئەوەشی کە تەنگە نەفەسە هەیە ڕەبۆیتیایەتیای ڕەبۆمان هەیە تەنگە نەفەسیمان هەیە نەخۆشمان هەیە هەموو شتێکشمانێ زۆربەی من خۆ ماڵ و مناڵەکەم 2 شەو و 2 ڕۆژ ناردووە بۆ سلێمانی اینجا هاتوونەتە کە جەوەکە خۆش بووە تۆزێ باش بووە جا هاتوونەتەوە بۆ ماڵەوە
خۆشم نەخۆشم حەبکوورە زەلامی ساقیتیانی ئێرانە وەرە حەزیەکەی بگەڕە بەنایە بزانە زەلامی ساقیتیایە لێرانە ساقیتیان نییە هەمووی ئەو خود نەخێر هەتا ئێستا نەهاتوە نەک وەزارەتی تەندروستیش ناگلەیەکشمان لە هەر وەزارەتی تەندروستی بڕوات هەبێ بە خواردنیە لە ماڵ و من ئەم زۆربەی ساحب ماڵەکان کلاشکۆفمان هەیە تاپڕمان هەیە بە گەورەی خۆ بەدە سەگ و گیرمان خواردووە دەبڕۆدەیت بە وەزارەتی سەحاڵەی هەرجوا بنانەوە حتا ئێستا بڕۆ سەیریکە خۆزگە ئێستا چتە ئەو بەردەمی خۆڵ عملە بزان چەند سەد سەگیتیایە لەوانە عیب نەبێت نەمریشکمانمان نەقەلمان ماوە نەقازمان ماوە هیچ شتێک کە بکەوێتە بانگی مەغریب هاتنەوەی نییە زۆر بەشی لە دوای نوێژیبێنیان خۆیانەکەن ماڵەکانە و شتەکانە خۆن و ئەیبن و ئەڕۆن وڵی حاڵمان زۆر شڕە بڕوە ئەەکەی ئەم بەیانێ ئیدارە نەبوو لەم دیە لەبەر بۆگەن و دووکەڵ پێشتر مێش و سەگە بەڕەڵا خواردوینی ئێسش بۆن و دووکەڵەکە بڕواکەی لە کاتی هەڵبژاردنەکانە هەموو ڕۆژە پەرلەمانتار ئێمەی خواردبوو ئەم حیزبەها و ئەو ئەڕۆی ئەوەتەی ئەم دووکەڵ و بۆنێ تا ئێستا پەرلەمانتارێ کاربەدەستێکی حکومەت محافظ یەکێک نەهاتۆ سەردانی وەزیری شارەوانی سەردانی ئەم دێی ئێمە کابزانێ لە سمعاناتێکە ئەم خەڵکە ئەژی بێت 4 سعات لەگەڵ ئێمە بە ئەویش ئەو بۆنی دووکەڵە بچێژێ بزانانی ئێمە چیمان بەسەرات و ڕۆژانە چۆن ئەژین ئەو پارەی لە شەوی سەری ساڵا سەرفرا بۆ ڤالاتاین و بۆ شازوانی کوردستان و ئەو پارەی بۆ محافظ و بۆ هینەکان سەرفکرا پەرلەمانتارەکان بیرا بە حەقی ئەم خۆڵە ئێمە وامان لێ بەسەر ناهاو ئەگەر ماڵی بەرپرسێکی حکومەت لەم دێی ئێمە هەبواە لەم منتیقەی ئێمە وەڵای نەیانەتوانی ئەم خۆڵە بڕژن ئێمە هەمووی فەقیر و داماوین بڕوە ئەەکەی سێشە و مناڵەکان مناردۆ بۆ سلێمانی لە تا بۆن و دووکەڵ بەڵام چاریش نییە مەجبورم بیان هێنمەوانێ هێناومەتەوە تا ئێسامە چەند ماڵچۆڵی بکە ئەڕوا دووشۆ لە سلێمانیە بێویێتەوانێ نە ئەوێرین موبەڕیدە هەڵکەین نە ئەوێرین سبلی دەڵکەین لە ژوورە و کوڵاوین لە بەرپانکە کارەبامان وڵا کارەباشمان باش نییە کارەبا سەعات 3 بڕێ 4 بڕێ هەتا 8 شەو نایەتەوانێ هیچ خزمەت گوزاریەکمان لەلایەن حکومەتەوە بۆ نەکراوە ئەم قیرە بوو ئەویش نیوە ناسڵە بە دیاریکراوی لە کێوە ئەم گوندانەی سروی تانجەڕۆ گیرۆدەی دەستی ئەم پیسی ژەهرەت بڵێ بڕێش پێشکی بەخێر بێن ئەمە گوندی چەقڵاوە یەکەم ناحەی گوندی عربەتە ئەمە دەمێک ئێمە ئەم خۆڵە عملەکە هێنێرە بۆ بەهۆی فەوتان و نەمانی ئێمە خەشی ئێمە ئێمە وەکو ئەنجومەن و مختاری گوند چواردەورەکە و نەک ئێمە سەر ئەم شەرم دێنیە بۆ نمونە ئەوە 3 ژاڵەیە زیاتر لە 2000 ماڵ ئەوە هوانە لە پاڵ 4000 ماڵە پردەکە 1000 ماڵە ینی زیاتر لە 6000 ماڵە حیواتە لە 25,000 نەفەر ئێمە زۆر دەمێکە داوا بێداومانە هاوڵم بۆ هەموو داوا دەستگا حکومیەکان بردو بەدا کۆتایسە هیچ کەس بەداممانەوە نەهاتووە ئەمە ئەتا ئیسەکیە هەتا حدێ باشتر بوو کە ئاگری نەگرتە بوو ناسووتە ئستا ماوەیە کە ئاگری گرتووە بۆ نمونەی سەری ئەم دێمەکە وەکو چۆڵەوانێکی بینیت کەسیتیانە وای لە هەموو ئەم دێمە ماوەی هەفتەیەکە ئەو 6 ڕۆژە بە نێوانی خەڵکی دەکە لێرە نەما هەموو دیەکان چۆڵ کردووە ماڵە حەڵم بەجێشتووە یانی ئەمەش ژیانی ئەمی تەواو ناڕەحەت کردووە ئێمە داوا لە حکوومەتەکەین دەمەزەتی ئیهمالمان نەکات ئێمە وای ئەنجانین ئێمە ئەوە بۆەوە نازانین کەەوە حکومت بۆی چارەسەر ناکرێ ئێمە وا ئەوە سەری ئەوواکەین ئەم بەڵایە کە بوو تووشی ئەم خەڵکە بووە حکومت ئێمە ئیهمال کردووە بۆ لە ڕێی کەناڵەکانی جرامتان و هەموو شۆکشۆنەکەنی کوێ ئێمە داواکەری ئێمە هەرەوەی هەموو مختارەکان کە حکومت چارەسەریشی ئەم بەڵایە بکاو لە کۆڵ ئەم خەڵکی کاتەوە ئەم زبڵ و خاشاکە بۆ دانیشتوانی ناوچەکە چەندە جێنی گەرانی و بێزارکەرە ئەوەندە بۆ ئەم کەسانەی کە شوێنی پەیداکردنی بژێوی ژیانیانە جێی دڵخۆشییانە ئەوان لەگەڵ دەرکەوتنی هەر خۆڵێژێک بە تاسەوە بە پیریەوە دەچن ئەو هاوڵاتیانە کە لە هەموو تەمەنە جیاوازەکانی تێدایە مادەکانی وەک ئاسن و پلاستیک و کارتۆن کۆ دەکەنەوە و بە کارگەکانی دەفرۆشنەوە لە کاتێکدا ئەم شوێنە لە ڕووی تەندروستیەوە مەترسی زۆرە و ئەگەری بڵاوبوونەوەی چەندین نەخۆشی ترسناکی لێ دەکرێت وەک نەخۆشیەکانی شێرپەنجە و نەخۆشی سیەکان و ڕەبوو و نەخۆشیەکانی پێست ڕۆژانە بۆ دی بۆ ئێرە چەند سعاتی تە ئێرە ساعت 5 یا ساعت 2 لەگەڵ کێ دێت بۆ ئێرە یەگای باوکی دێی زۆرن ژمارەتان زۆرە لە شێوە دێن بۆ ئێرە مای خۆمان یەتانجەوە لە تانجەڕەوە دێن بۆ ئێرە چی هەڵەکردنەوە باغە پیاست پلاستیک ئەیبەن بۆ کوێ دوایی بیبن بۆ مەعای فرۆشن ئەیفرۆشن پاراکە باشە ئەی بۆ حەز بە بۆن ناکەن هەز بە پیسی بۆن ناخۆشی ناکەن
هەستی پێ ناکەی هەم من هەست دەکەم بۆنێکی زۆر ناخۆش دێت تۆ هەستی پێ ناکەی با هەستی پێکەی بۆ دەمتان نەبەستۆ کوردی ئەزانی تەمەکە زانی خەڵکی کوێنێوە ئێوە لە دیالە ماڵی خۆتان لێدەیە نەتانجارۆ تەمەنی چەندە تۆ تۆ چەند ساڵی چەند ساڵی تەمەنت عمرت چەندە 15 ساڵی ناخوێنن نا خوێن ناخوێنن دەرەس ئەخوێنی ئەی ڕۆژانە دێن بۆ ئێرە چەند سەعات لێرە بن شاشة ساعة دیارە ئەم جۆرە لە کۆکردنەوەی زبڵ و خاشاک یان لە پاشماوەی ماڵەکان تەنها ئەوەی کە بینێت لە وڵاتە دواکەوتەکانە دیارە عێراقی ژێکێکە لە وڵاتانی کە هیچ جۆرە بایەخێکی بۆ پرسی ژینگەوە بۆ پارێزگاریکردن لە ئاوهاو خاک نییە بۆیە لەم لایەنەوە کە هەتاوە پێسەش باشووری کوردستان لەم ڕۆتوانین بڵین دواکەوتووە و بۆ کۆی کێمە لە ناوچەی تانجەرۆی بینین کە ڕوبەرێکی زۆر فراوان بە چەندین دووەم ینی دانراوە تایبەت کراوە بە کۆکردنەوەی زبڵ و خاشاک بەڵام ئەم زبڵ و خاشاکە بە شێوەیەکی زۆر کۆن هەتاوەکو ئێستا هیچ جۆرە ڕیسایکلینێکی نییە کەمە کاریگەری خراپی لەسەر ڕەگەزە شینگەکانی ئاوهاو خاک دروست کردووە بەشێکی زۆری لەو خاکە بە تەواوی پیس کردووە کە جارێکی تر ناتوان لێ بۆ هیچ جۆرە پرۆژەیەک یان بۆ هیچ جۆرە کشت و کاڵکردنێک بە هیچ جۆرەك سوودی لێوەربگیرێتەوە و بە هەمان شێوە بەشێک لەو زبڵە چی بانقەز بێت و چی بە ئەوە بێت کە لە ناو خۆیە بە حکومەوەی کە کۆمەڵێک مادەی مەترسیداری وەکو پیل و پاتریوانی تیاکە و بۆنی تیشکی خۆرەوە بە تایبەت لە هاوینانە کە ئاگرەگرن کە ئەمە کۆنتترۆلکردنیە ماگرەوەکو لە ماوەی ڕابردوو بینیمان زۆر زەحمەت دەبێت کە هەندێک جاری جۆ گوتم ئەم ئاگرە بانقەسی دەکرێتەوە و بە هەمان شێوە سەرچاوی ئاوی یان لقی تانجەرۆ لەو زبڵەوە نزیکە کە تەبان ئەو زبڵەوە یان ئەو پاشماوەی ئاوڕۆیەکیە کە ڕاستەخۆ ئاوڕۆی داغڵ بە لقی تانجەرۆ دەبێت کە ئەوش دەڕژێتە ناو بەنداوی دەربنی خانەوە کە ئەمەش هەم مەترسی لەسەر ژیانی زیندەوەرانی ناو ئاوەکە دروست ئەکات و بێتە هۆکاری مردنیان و لە هەمان کاتا بێتە هۆکاری بڵاوبوونەوەی نەخۆشیش چونکە وەک ئاماژەم پێکرد ئەم ئاوە ینی سەرچاوی ئاوی خواردنەوەی بۆ چەند شارێک وەکو هەڵەبجەی شەید وەکو دەربەنی خان کە خەڵکانێکی زۆر لەسەرم ئاوە خۆنەوە هەتاوەکو دەڕاتە خواروی عێراق سود لەم ئاوە بینن بۆ خواردنەوە بۆیە ئەم جۆرە لە کۆکردنەوەی پاشماوە کاریگەری لەسەر هەرسێ ڕەگەزە ژینگەکە دروست کردو بە ئاو هاو خاکەوە ئەو پاشماوەی لێرە فرە دەدرێت تەنها ئەو خواردن و پێداویستیانە نییە کە ڕۆژانە هاوڵاتیان لە ماڵەکانیان بەکاری دەهێن و زیادە خەرجی تێدا دەکەن ئەڵکو سەرجەم ئەو دا و دەرمانانێشی کە لەلایەن کۆمپانیا و کۆگەکانی دەرمانەوە چیتر بەکار نایێت هەر لێرە فرە دەدرێن یان ئەو دەرمانە بە سەرچوانەی لەلایەن لیژنەکانی تەندروستیەوە دەستیان بەسەردا دەگیرێت دەهێنرێنە ئێرە وەک لە دیمەنەکەتا دەردەکەوێت ئەوە ژمارەیەکی زۆر دەرمانی بەسەرچووە و ژێر خاک دەکرێت ئەوەی زیانە تەندروستیەکانی زۆر زیاتر کردووە ڕزامەتی ئاسایی تێنامانە لێرە لە ناوێ بێت ئەوە سنەدا لە ناویشە ئەوە تەسویری شێگەین هەتا شۆمڵەکە بەسەری ئاڕواپانێکاتەوە بۆی کە سەڵی نەگرێتەوە ئەمە خۆی پێشتر چاڵ هەبووە یان کردە چاڵەوە شۆفڵ بە دڵێکت بەسەر ئەمە ئێستا چاڵیان نەماوە شروع بە شروعات تایبەت بە منداڵ بوو بەڵێ ئەوەیە کە بۆ نمونە بە کۆمپانیا بۆ ڕیسایکلینکردن ئەمەش بە دوو قۆناغەکرێ ئەو زبڵی کە لە ڕابردووە هەبوو ئەو زبڵی تریشی کە ڕۆژانە دێت کە ئەو کۆمپانیا وەریەگرێت ئەوەی ئێمە زانیاریمان وەرگرت بێت یەکێک لەو مادانە لابراوە یان لەو بەرگانە لابراوە لە عەقدەکە کە تایبەتە بە زبڵ و خاشاکەکەی پێشتر بۆ ئێمە گومانمان هەیە ئەو ئاگرەشی کە کەوتوتەوە لە ماوەی ڕابردووە کە بینیمان ینی ئاسمانی شاری سلێمانی تەنی بوو و هەتا ینی بەشێک لە خەڵکەکەی ناچار کرد بەوەی کە لەو ماوەی کە ئاگرەکە بەردەوامی هەیە دوور بکەونەوە لە ناو تانجەرۆ ئەو ئاگرە بانقەسی کرابێتەوە بۆ لە ناوبردنی بەشێک لەو زبڵ و خاشاکە کە بە تایبەت ئەو خاشاکەی وەکو کاغەز و نایلۆن و ئەوانە هەن بەڵام مادەڕەکان بە دڵنیاییەوە ئەو ئاگرە توانای سووتاندنی نییە کە ئێمە هۆکارەکە یان گومانمان هەیە لەوەی کە ئەمە بانقەسی بێت چونکە معقولەتی تیانە کە تیمەکانی بەرگری شارستانی لە ماوەی ئەو چۆن ڕۆژ ئاگرا نەتوانن شوێنێکی ڕوبەر بچوو وەکو تانجەرۆ کۆنتترۆل بکەن تاو کاتی ئێمە ئەم بەرنمەیە ئامادە ئەەکەین زیاتر لە 8 ڕۆژە ئەم دووکەڵی کە ئەیبینن ئەو ئاگرەیەکە لە زبڵ و خاشاکی زبڵخانی تانجەرۆ کەوتۆتەوە تا ئێستا کۆنتترۆل نەکراوە دووکەڵەکە بەو شێوەیە
بەرەو بەهۆی باوە ئاڕاستەکەی گۆڕاوە بەرەو ئەو گوندانەی پشتەواچێ ینی کارکردن تێدا هەیە ئەجیزەکانی شارەوانی تێ ئابینرێ شۆفڵە لۆریە بەڵام بۆچی ئەم ئاگرە کۆنتترۆل نەکراوە بەڕاستی پرسیارێکە و پێویستە هۆکارەکەی بزانێت. زبڵخانەی تانجەڕۆ لە سەرەتای ئەم مانگە ئاگری گرت. ئیدی بە تەواوی ژیانی بۆ گوندەکانی ئەم ناوچەیە و گەڕەکی هوانەی سلێمانی کە نزیکترین گەڕەکە لێەوە هەراسان کرد. مەترسیەکان چەند قات بوونەوە و چەندین خێزان بە ناچاری ماڵەکانیان چۆڵ کرد. ئەوانەشی نەیانتوانی بڕۆن ڕۆژانە ئەو ژەهرە هەڵدەمژن کە لەو زبڵخانەیە بەس دەبێتەوە. سووتانی زبڵخانەکە کاریگەری لەسەر دانیشتوانی شاری سلێمانی جێهێشتۆ و ئەگەر لە بەرزیەکی دیاریکراوە و سێری ئاسمانی سلێمانی بکرێ بە ئاشکرا دووکەڵ و تەمێکی چڕ بەدی دەکرێت. هەبارەت بەو ئاگری کە کەوتۆتەوانە ئێستا ئێمە هەر ڕاستەوخۆ تیمێکی فریاگوزاریمان پێکێنا لە ڕێی دوو کۆمپانیاوە ئێستا ڕۆژی سەدان گەڵا بە گەڵ ئەێنین بۆ داپۆشینی. سەرەتا ئێمە پێش ئەو دووکەڵی کە دروست بێ ئاگر بوو. ئاگرەکەمان لە ماوە یەک ڕۆژە کۆنتترۆل کرد بە هاوکاری بە ڕێزان بەرگری شارستانی کە زۆر هاوکارمان بوون و توانیمان ئاگرەکە کۆنتترۆل کەین. بەڵام دوای ئاگرەکە ئەم دووکەڵە دروست بووە. ئەم دووکەڵە لە قوڵایی خۆڵەکەوەیەتە دەرەوانەیە کە پێویستەکە داپۆشرێ. ئێمە نە ئاو چارەسەریەکان نە هیچ وەسائلێکی تری ئاگرکوژانەوە چارەسەریەکات تەنها ئەوەی کە بیرمان لێکردەوە داپۆشینێتی بۆ ئەوەی بتوانین ئۆکسسیجینی لێ ببڕین. چکە ئەمەی کە هەیە ئاگەر نییە، ئەمەی کە هەیە تەنها دووکەڵێکە و لە بنەوەی ئەو خۆڵ و خاشاقی کە ئەتوانم بڵێم 10 ساڵ زیاترە کۆ ئەکرێتەوە لەوێ و بە شێوەیەکی زانستیانە دانەپۆشراوە کە ئەمە بۆتە مای ئەم کارەساتە ژینگی کە ئیسا ڕۆیە لە سلێمانی. ئێمە بەدڵنیایەوە لە ماوەکانی ڕابردوو وەکو ڕێکخراوەکانی بواری ژینگە پەیامی جۆرا و جۆرمان لەسەر بابەتی تانجەرۆ گەیاندووە و فشاری جدیشمان لەسەر ئەو پرسە دروست کردووە. بەڵام ئەم نەک تەنها بەس با بڵین پرسی تانجەرۆ بەڵکوم ئێمە دۆسیەکانی تری ژینگەش بەلای حکوومەتی هەرێمی کوردستانەوە دۆسەی گرنگ نەبوون کە لە کاتێکا بەڕاستی دۆسەی ژینگە دۆسەی ژیانە، یعنی واتە پێوەستە بە ژیانی ئینسانێتەوە، پێوەستە بە ژیانی زیندەوەرە و پێوەستە بە ژیانی ئەو ئاژەڵ و باڵندانەوە. بەڵام حکوومەت لەم پرسا بێباک بووە و ئەمە بێباکی حکوومەت و بێباکی وەزارەتە پەیوەندیدارەکان و بێباکی پارێزگای سلێمانی سەرۆکایەتی شارەوانی فەرمانگەکانی ژینگە بێباکی ئەو لایەنانە دەرەخا بەگشتی چکانی ناکرێت بۆ خۆی ئێوە ئەوەی کە بینی بەسەر بۆن لە ناوچەی بازیانە کە بە تەواوی کراوە بە ناوچەیەکی پیشەسازی و نزیکەی 40 بۆ 50,000 خەڵک لەو شوێناژی یانەوەی کە خەڵکەکە بگوازرێتەوە یانەوەی کە بۆنە کارگەکان بگوازرێتەوە بۆی ژیانی ئینسان پارێزراو بێ و تانجەرۆش بە هەمان شێوە هەم ژیانی خەڵکەکەی لە مەترسیایە و جیا لەوەی کە ژیانی خەڵکی ناوچەی تانجەرۆ خۆشی لە مەترسیایە هاوکات بۆ بە هۆکاری مەترسی بۆ ناوچەکانی تری خواری خۆی کە وەکو دەربەندیخانە وەکو هەڵەبجەی شەهید هەتا وەکو دەڕاتە خواری عێراق بەڕاستی تانجەرۆ مەترسی لەسەر سەرجەم ئەو ناوچانی تریش بەگشتی دروست کردووە. ڕۆژانە بە بەردەوامی 250 ئۆتۆمبیل خۆڕێژی کۆمپانیەکانی پاکردنەوە و 30 ئۆتۆمبیلی شارەوانی 1300 تۆن خۆڵ و خاشاک لە هەموو گەڕەکەکانی سلێمانی کۆ دەکەنەوە و لێرە فڕی دەدەن. ئەو گرد و تەپۆڵکەی دەبینرێت لەو زبڵ و خاشاکە دروست بووە کە 20 ساڵە لێرە فڕەدەدرێت. شارەوانی مانگانە نزیکەی 4 ملیار دینار خەرج دەکات بۆ کۆمپانیەکانی گواستنەوەی خاشاک. پێشتر هۆشداری لەسەر مەترسیەکانی ئەو تەپۆڵکە زبڵ و خاشاکە دراوە و چەند شارەزایەکی بیانی بواری چارەسەری خۆڵ و خاشاک سەردانی ناوچەکەیان کردو بە دووریان نەزانیوە تەقینەوەیکی گەورە بەهۆی ئەو پەن خواردنە و کۆبوونەوەی گازی میسان ڕووبدا و کارەساتێکی گەوری ژینگەی و مرۆیی لە ناوچەکە بخڵقێنێ. هاوکات بەشێک لە میدیا جیهانیەکان کاریان لەسەر مەترسیەکانی ئەو زبڵخانەیە کردو و هۆشداری توندیان لەسەرداوە. کارگەی ڕیساکلینی خاشاکی سلێمانی کە 200 دۆنم زەوی بۆ تەرخان کراوە لە ساڵی 2013ەوە تەندەری پرۆژەکە دەرچۆ و دراوەتە گروپی کۆمپانیەکانی فاروق. بڕیار بوو لە ساڵی 2015 پرۆژەکە تەواو بێت بەڵام تا ئێستا دروست نەکراوە. لەو ماوەیشدا چەندین جار ئەندامانی ئەنجومەنی پارێزگا و ژینگە پارێزان داوایان کردهبوو پەلە بکرێت لە دروستکردنی کارگەکە یان لە گروپی کۆمپانیەکانی فارۆ وەربگیرێتەوە و بدرێتە کۆمپانیایەکی دیکە بەڵام داواکاریەکان بێوەڵام ماونەتەوە. شارەوانی سلێمانیش ئاماژە بەوە دەکات کۆمپانیای جێبەجێکار لە ئێستادا دەستی بە جێبەجێکردنی پرۆژەکە کردو و لە مانگی ئازاری ساڵی داهاتوو تەواو دەبێت.
ڕێگە چارەسەری بەپەلە ئەوەیە کە ئێمە ئیسائیکەین ئێمە دەیان ئالیاتمان خسۆتە ئەو شوێنە بۆ داپۆشین دەیان بڵێم گەڵابە کە خۆڵە هێنێ تێگەی هەستاوین بە داپۆشینی بست بە بستی ئەو قۆڵ و خاشاکە ڕاستە ئیشەکانمان لەوێ ئاسان نییە چونکە شوێنەکە نشێوە شوێنەکە دەشتێک نییە ئێمە بتوانین بگەینە بست بە بستی ئەو خۆڵ و خاشاکە لە لاپاڵێکە تقریبن ئالیات بە ئاسانی تایە ناجوڵێ بۆ نمونە گەڵاوەکان دوێنێ چەند حاڵەتێکی نزیک لە وەرگەڕانمان هەبوو کە بەپەلە فرایەکەوتین چونکە ئەو خۆڵ و خاشاکە کە سوتاوەکو پەینێشی نەرمی لێ هاتووە تای گەڵاوەکان تیا ئەچەقێ یاخۆکێ بەلایە ئەمە ئەم حاڵەتەمان هەیە بەڵام من دڵنیایم کە ئیشەڵا ئێمە لە زووترین کاتە نەوەستاوین تەنها ئەو کاتانەوەستین کە پێویستەکە یعنی نیو سەعاتی نیوەڕوانە و شەویش لەبەرەوەی کرێکارەکان و ساقەکان بە شێوەیەکی لاگە بن لەنا ئەو دوو کەڵایە ئیشەکان کە ئیتر توانای ئیشیان نامێنێ خۆشبەختانە و پرۆژەیە ئیسا لە بواری جێبەجێکردنایە لە مانگی دووە دەست بەکار کراوەتیایە عەقدەکە 18 مانگ تقریبا ئەوە 6 مانگی ڕۆشتووە تەنها ساڵێکی ماوە من دڵنیام کە کۆمپانیاکە زۆر جدیانە ئیشەکاتیایە لەوانەیە بڵێم پێش ئەو ساڵەش تەواویکە لەبەرەوە من زۆر ئەمەلم هەیە کە لە ماوەی ئەم ساڵە یا بیدایەتی ساڵی داهاتووە ئەو کارگەری سایکڵە تەواو ببێت و دەست بەکار بکە کە ئەوەش دەستی بەکار کرد من دڵنیای خەڵگەکەم کە ئەتوانین بڵێن لە سا هەشتای چارەسەری خۆڵ و خاشاکی سلێمانیەکە ئەوەشی کە ئەمێنێتەوە پاژماوەیەکە کە لە شوێنێکی ڕوبەرێکی کەمی ئەوێ بۆ داپۆشین ئەو ئەمەلەیەش هەر زۆر ئاسانە بێ ئەو کاتە. تەنها پارێزگای سلێمانی نییە کە گیرۆدەی پاشماوەکانی بووە. هاوڵاتیانی هەر چوار پارێزگاکەی هەرێمی کوردستان بەدەست فڕێدانی خاشاکەوە لە نزیک شار و شوێنەکانی شتەجێبوونەوە دەناڵێنن. لە هەرێمی کوردستان لە ئێستادا تەنها لە دوهۆک و ئاکرێک کارگەی ڕیساکلین هەیە و لە پارێزگای هەولێریش لە بواری جێبەجێکردندایە. لە قەزای ڕانێش تەندەری دروستکردنی پرۆژەیەکی ڕیساکلین دەرچووە بەڵام تا ئێستا زەوی بۆ شوێنی دروستکردنی تەرخان دەکراوە. ئەم پرۆژەیە یەکێکە لە پرۆژە هەرە گرنگەکان کە لەسەر ئاسی هەرێمی کوردستان دروست دەکرێت وەکە بینن کارکردن تێیدا بەردەوامە. پرۆژەی ڕیساکلین لە سنووری پارێزگای سلێمانی کە بڕیارە 21 شارەوانی لە قەزای چەمچەماڵ هەروەها دوکان بگرێتە خۆی. دوایەوە کە تەواو بێ خۆڵ و خاشاکی ئەو شارەوانیانە دێتە ئێرە و لێ ڕیساکلینی بۆ ئەکرێت. زەرورەتی پرۆژەی یاخود کارگەی ڕیساکلین لە ئاستی هەرێمی کوردستان بە ئاستێک پێویستە کە ئەمە ئەبێتە یەکەمین پرۆژە لە ئاسەر ئاستی پارێزگای سلێمانی. هەرچەند بڕیاریشە کە چەند پرۆژەیەکی تر بکرێت. لەگەڵمان نابن بۆی بزانین ئەم پرۆژە کەی تەواو بێ. لە 1 ساڵی 2017 لە قەزای چەمچەماڵ بەردی بناغی پرۆژەی کارگەیەکی ڕیساکلین دانرا و بڕگار بوو لە ماوەی 2 ساڵدا لە دوای دەست بەکاربوونیەوە تەواو بێت. بەڵام بەهۆی قەیرانەوە دەستپێکردن بە پرۆژەکە دواکەوت. لە ئێستاشدا کارکردن لە پرۆژەکە بەچڕی دەستی پێکردو و بڕیارە لە ماوەی کەمتر لە 1 ساڵدا قۆناغی یەکەمی تەواو بکرێت کە دروستکردنی کارگەکەیە. پرۆژەکە 42 زەوی بۆ تەرخانکرا و بە تەواوبوونی دەتوانێت ڕۆژانە بڕی 500 تەن خۆڵ و خاشاک جیا بکاتەوە. ئەو خاشاکەی بۆ کارگەکە دەهێنرێت سنووری 21 شارەوانی لە خۆ دەگرێت کە هەردوو قەزای دوکان و چەمچەماڵ دەگرێتەوە. پرۆژەکە لەلایەن کۆمپانیای شکارەوە سەرپەرشتی دەکرێت و تەواوکردنیشی خزمەتی زۆر بە هاوڵاتیانی سنووری هەردوو قەزاکە دەکات. پرۆژەی ڕیسایکلینی چەمچەماڵ لە بەرواری سیویەشی 5 2017 بەپێی گرێبەسێکە لە بینی وەزارەتی شارەوانی و کۆمپانیای شکارە ئەنجامدرا پرۆژەی کۆکردنەوە و گواستەوە و داپۆشینی خۆڵ و خاشاک لە سنووری قەزای چەمچەماڵ و دوکان بەپێ ئەو گرێبەسە دەست بەکار بوو. لە زمنی ئەو گرێبەسەیە بەشێک لە کارەکان دروستکردنی کارگەیەکی ڕیسایکلین بوو. بەداخەوە بۆی هەندێک ڕۆتیناتی ئیداری و بۆی هەندێک کەم و کورتی کە لە ئامێر و ئیشوکاری کۆمپانیایە هەبوو دەست بەکاربوونەکە دواکەوت
بەپی گرێبەستەکە کە لە سیوێکی پێنج ئیمزاکرا لە ماوەی 4 مانگاوایە کۆمپانیا دەست بەکار وایە لە یەکی نۆی 2017 بەردی بناغی و پرۆژێ دانرا بەڵام دەست بەکاربوونی دوو قۆناغ بوو قۆناغی یەکەمیان کۆکردنەوە و داپۆشینی خۆڵ و خاشاک بوو لە قەزای چەمچەماڵ و دوکان لە 25 دوای 2010 دەستیان بەکار کرد بەهۆی هەندێک دانانی دیزاین و هەندێک ئیشکال لە پرۆژی ڕیسایکلینەکە زیاتر دواکەوت بەداخەوە لە 2019ەوە دەست بەکاربوون کراوە بۆ کارگەی ڕیسایکلینەکە ئەم کارگەیە قەرار وایە لە ماوەی 2 ساڵە تەواو بکرێ بە تەواوکردنی ئەم کارگەیە گرفتێکی زۆر چارەسەرەبێت لەم سنوورەیە خۆڵ و خاشاکی 21 بەڵێ خۆڵ و خاشاکی 21 شارەوانی دێتە ئەم کارگەیە ئەوەی کە قەزای چەمشەماڵ و قەزای دوکان ئەوەی کە پەیوەندیدار بێ بە قەزای چەمشەماڵ و سەنتەری قەزا ڕاستەخۆ گوازرێتەوە ئەو ناحیانەی کە دوورن لە سەنتەری قەزای چەمشەماڵەوە ئەو خۆڵ و خاشاکەی لە دوکانەوە دێت ئێمە وێزگەیەکی گواستنەوەی سەرەتایی دائەنین لە چەند شوێنێک وێزگی گواستنەوەی سەرەتایی دانرێت خۆڵ و خاشاکی ناحیەکان لە وێزگەیە دائەنرێت چونکە ناکرێت ڕۆژانە ئۆتۆمبیلی خۆڕەشت بۆ نمونە لە ناحیەی قادرکەرەمیان لە خەلەکانەوە بێتە چەمچەماڵ و خۆڵەکەی بڕێژێ بگەڕێتەوە ئەو وێزگەیە دائەنرێت ڕۆژانە ئەو خۆڵ و خاشاکە لەو وێزگەیە کۆکرێتەوە دواتر ئەگوازرێتەوە بۆ کارگەی ڕیسایکلینەکە لەوێ کاری جیاکردنەوەی بۆ کرێت بەدڵنیاییەوە ئەم پرۆژەیەکی استراتیژی گرنگە وەکو پێشتریش ئاماژەم پێکرد بۆ یەکەم جارە لە سنووری پارێزگای سلێمانی پرۆژێک بەم جۆرە دروست دەکرێ کە لە هەریمی کوردستانە لە تەنیا لە سنووری با بڵێن پارێزگای دوهۆک و سنووری قەزای ئاکریا لەم پرۆژان لەم جۆرە پرۆژەی با بڵێن جێبەجێکراوە بەڵام بەداخەوە لە سنووری خۆمان کاری لەم جۆرە پرۆژەی استراتیژی گرنگی لەم جۆرە بەڕاستی جێبەجێ نەکراون بۆ یەکەم جارە خۆشبەختانە ئەم پرۆژەکە دەستی بەکارەکانی کردووە وە سنووری زەوی کارخانکرا بۆ پرۆژەکە 32 نما و ئەم پرۆژەیە توانای چارەسەرکردنی خۆڵ و خاشاک و توانای چارەسەرکردن و ڕیسایکلی مادەکانی با بڵێن جیاکردنەوەی مادەکان بۆ ڕیسایکل و توانای معالەجەی 500 تەنی ڕۆژانە هەیە بۆ 2 شەفت کارکردنواتە هەر شەفتێک 8 کاتژمێر کارەکە و ئەم پرۆژەیە سەرباری ئەوەی کە ئێستا یەک هێڵی جێبەجێکرێت بەڵام هێڵێکی تریش دیاری کراوە کە ئەگەر بێت و ئەم هێڵی دوومیشیان دروست بکرێت لە داهاتووە ئەوە توانای جیاکردنەوەی با بڵێن ئەبێتە 2 هێندا و ئەم تەواوی ئامێر و کەرەستەکانی ئەم کارگەیە لەلایەن شەریکی ئیگرزمانی ئەڵمانیەوە با بڵێن ئامادەکاری و دیزاین و تەواوی ئامێرەکان لەلایەن ئەو شەریکەیەوە با بڵێن جێبەجێ ئەکرێ پارەکە تەبان تەمویلی کرد لەلایەن وەزارەتی شارەوانی و لەلایەن وەزارەتی شارەوانیەوەیە بەڵام لایەنی جێبەجێکار تەبان کۆمپانیایە بەڵێ کۆمپانیای شکار جێبەجێکاری پرۆژەکەیە و ئەو مەوادانەشی کە بەڕاستی کە کارگەکە جیاکاتەوە چەند مادەیەک جیاکاتەوە تەبان ئەم وەکو با بڵێن کاغەز و با بڵێن مەقەبا و کاغەز پەڕۆ شوشە کانزا ئەوە چەند مادەیەک جیاکاتەوە واتە ئەمێ ئەوە ڕوون بێ ئەم کارگەیە تەنیا چارەسەری خۆڵ و خاشاکەکە واتە ئەو مەوادانەی خۆڵ و خاشاک کە دێ ئەو مەوادانە جێ ئەکاتەوە ئامادە ئەکرێ وەکو مەوادی ئامادەکراوە بۆ ڕیسایکل واتە کارگەکە خۆی مادەکان ڕیسایکلین ناکاتەوە بەس مادەکان جێ ئەکاتەوە معالەجی خۆڵ و خاشاکە لە 160 خۆڵ و خاشاک معالەجە ئەکا و جێ ئەکاتەوە و ئەو لە ساڵچلی کە ئەمێنێتەوە توانای معالەجەکردنی نیە ئەوەیە کە ئەبرێت لە لاندفیڵی تەندروستە دا ئەپۆشرێ بە شێوەیەکی تەندروست کە هەموو پێوەرەکانی ڕەچاوکردنی لایەنی ژینگەی با بڵێن بۆ وەرگیراوە کە ئەم شوێنە لە ڕووی ژینگی و زۆر گونجاو و با بڵێن راپۆرتی پەسەندکراو هەیە کە با بڵێن سەرنج و تێبینی تەواوی لایەنە پەیوەندیدارەکان بۆ ئەم مەبەستە وەرگیراوە. دروستکردنی پرۆژێ ڕیساکلینی چەمچەماڵ جگەلەوەی دەبێتە هۆی دووبارە بەکارهێنانەوەی خاشاک و پاشماوەکان و ژینگەی ناوچەکە دەپارێزێت هاوکات دەستی کار لە سنوورەکە دەبوژێنێتەوە چونکە کراوەتە مەرج بەسەر کۆمپانیای جێبەجێکارەوە لە سەدا هەفتای ئەو کەسانی لەو پرۆژەدا کار دەکەن دەبێت خەڵکی سنوورەکە بن. لە ئێسەیە ئەوەی ئەو خۆڵ و خاشاکەی کە کۆکرێتەوە بەداخەوە بە تێکەڵی کۆکرێتەوە بۆ نمونە خواردن شوشە نایلۆن هەموو ئەو پاشماوانی کە ڕۆژانە هاوڵاتیان فڕی ئەدەن بەیانیان لە سەلەیەکی خۆڵە لە بەردەم ماڵەکەی خۆیانە دایانێن و ئەکرێتە ناو سیارەی خۆڵەکان و فڕێدرێت
لە ئێستا بە تێکەڵی فرێدرێ بەڵام پێم وایە لە داهاتووە بێمە پلانی ئەوە دابنێن بە تایبەت دوای دەست بەکاربوونی کارگەکە بۆ ئاسانکاری ئیشوکاری کارگەکە پلانی ئەوە پێدا بنین ئەو خۆڵ و خاشاکانە بەجیا فڕێ بدرێت ئەبێ تەبانەمە ئەرکیجی قورسیشە ئەبێ هاوڵاتیان و ڕێکخراوەکانی بواری ژینگە هاوکارمان بن لەوە شارکردنەوەی خەڵکە بەوەی کە خاشاکەکانیان بە تێکەڵی فڕێ نەدەن. ئەو ئێمە تێبینیمان کردێ بەداخەوە بەشی زۆری ئەو خاشاکانی کە ئێمە ڕۆژانە فڕێدێن خواردنە. ینی خواردن ڕێژەیەکی زۆری لەو خۆڵ و خاشاکەی کە فرێدرێ داگیر کردووە کە ئەمەش بەشێکی زۆر کەمی دووبارە توانای بەکارهێنانەوەی هەیە. من لە ڕێگەی بەرنامەکەی جەنابتانەوە تکا لە هاوڵاتیانەکەم کە ئەو خواردنەی کە بەکارێنن ئەو خاتونانی کە خواردن لێنن بۆ نیوەڕۆ بۆ تێژەمی ئێواران بەشی ئەوەنە خواردن کرد کە ئەو ژەمە بخورێت بۆی ئەوەندە خواردن فرە نەدرێت چونکە ئەو خواردنانە دووبارە بەکار نهێنێتەوە بەشێکی زۆری ئەخرێتە ژێر خاکە و داپۆشرێت ناتوانین سوودی لێ بینین. سەبارەت بە قۆناغەکانی جێبەجێکردن ئێستا لە چ قۆناغێکایە؟ بەڵێ ئێستا حالیان پرۆژەکە با بڵێن کارگەکە لە قۆناغی بڕینین و پێگەی پرۆژەکە ئامادەکەین کە وەکو لە بینەکە دیارە بە هەموو جۆرەکە ئامێرەکانی بڕین دەستمان بە بڕین و ئامادەکردنی پێگەی پرۆژەکە کردووە قۆناغی زۆر باشی بڕیەوە و لە ماوەیەکی کەمە ڕەمبێن نەگاتە مانگ بۆ 20 ڕۆژ کێشەی بڕین تەواوە بێ. ئیتر خۆی لە ڕاستی ماوەی دروستکردنی کارگەکە 2 ساڵە کۆمپانیا ساڵی چییە کە تەواوی ئامادەکاری و دەرخستە و دیزاین و گرێبەستەکە با بڵێن ئامادە بکە و قۆناغی دووەمی جێبەجێکردن و دامەزراندنی کارگەکەیە کە ئەویش لە ماوەی 1 ساڵە ئەبێ دابمەزرێ و کوتم کە لەلایەن شەرێکی گرزمانی ئەڵمانی و ئامادەکراوە و جۆری کارگە و کەرەسەکانیش بە پێی گرێبەستەکە نابێت لە ئەڵمانی و سویسری یاخود نەمسایی دەبێ هەرێکێکلی لەم سێ وڵاتە بێ ئەوە لە ناو کارگەکەیە تەواوی بەشەکان ینی ئەوەی کە پێیوەستە بە کارگەکەەوە ئامادە کراوە لە دیزاینەکەی هەیە و ئاماژەی پێکراوە هەم لە ئیدارە و هەم لە شوێنی هەڵخستنی پینەکان کە دوو جۆرمانەیە زستانەمان هەیە و هاوینەمان هەیە و بەشەکانی تری شوێنی شۆردنی ئامێرەکان و شوێنی سەوزایی کە زۆر گرنگی پێدراوە ڕەچاوکردنی بە با بڵێن لایەنی ژینگەیی کە لە دروستکردنی ئەم کارگەیە زۆر گرنگی پێدراوە. ومێدێکەیە کە دوای تەواوبوونی کارگەکە لەم سنوورە دەستی کار ببوژێتەوە؟ بەڵێ بێگومان دەستی کاری زۆر باشی تیا ئەبێت و ئەمە خزمەتێکی گەورە ئەبێ بۆ سنوورەکە بۆ کۆی ئەو سنووری کە پێوترێت زۆنی سێ وکتم هەردوو قەزای دوکان و چەم چۆماڵ کاگرێتەوە. بەڵێ ئێمە قانونی مقاولاتمانەیە بەپێی قانونی مقاولات بۆ هەر پرۆژەیە کە کۆمپانیایەک ئەیگرێتە ئەسۆ و جێبەجێ ئەکات بەپێی قانونی مقاولات ئەو کاتی کە بۆی دیاریکراوە کە هەر ڕۆژێک دوا بکەوێت غەرامەی تەخیری غەرامەی دواکەوتنی کارەکە ئەکرێت هیچ ئیشکالێک نابێت تەسەوڕ ناکەم دوا بکەوێت لە کاتی خۆی کرێت بەڵام لە حاڵەتی دواکەوتنیشە ئێمە بەپێی قانونی مقاولات ئیجرا لەگەڵ کۆمپانیایەکەین. بەپێی ئامارەکان ڕۆژانە لە هەرێمی کوردستان زیاتر لە 4600 تەن زبڵ و خاشاک فرە دەدرێت 2400 تەن لە هەولێر و 1300 تەن لە سلێمانی و 1000 تەنیش لە دهۆک. لە ساڵ 50 ئەو زبڵی لە هەرێمی کوردستان فرە دەدرێت خۆراکە واتە مانگانە لە هەرێمی کوردستان 69,000 تەن خۆراک فرە دەدرێت. حکوومەتی هەرێم مانگانە 7 ملیار دینار بۆ فرێدانی خاشاک خەرج دەکات واتە 3 ملیار و 500 میلیۆن دینار خەرج دەکات تەنها بۆ فرێدانی خۆراک. ئەوە جگە لەو پارەیەی بۆ کڕینی ئەو خۆراکە خەرج کراوە کە بەبێ ئەوەی بخورێت فرێدراوەتە سەلەی خۆڵەکەوە. بۆیە پێویستە پێش ئەوەی هەرێمی کوردستان ببێتە زبڵخانەیەکی گەورە هاوڵاتیان هۆشیار بکرێنەوە لە فرێدانی ئەو هەموو پاشماوەیە و حکوومەتیش دوو لە ناوچەکانی نیشتە جێبوون خاشاک فرێبدات و لە ڕێگەی کارگەی ڕیساکرینەوە چارەسەری بکات و نەیهێڵێت تاکو ڕێگە بێ لە خوڵقاندنی کارەساتی ژینگەی و تەندروستی هاوشێوەی ئەوەی ئێستاکە لە ناوچەی تانجەڕۆدا ڕوودەدات.